ئەم بەرنامەیە لەسەر مەزنترین پرۆژەی مرۆڤایەتیە بۆ بەرهەمێنانی کارەبای پاک و بێکۆتا. لە فەڕەنسا زانایانی 35 وڵات خەریکی دروستکردنی خۆرێکی بچووکن لەسەر زەوی کە گەرمیەکەی دەهێندەی چەقی خۆرە و دەتوانێت کێشەی کارەبای جیهان چارەسەر بکات. تێچووی پرۆژەکە بە 20 ملیار دلار دەخەمڵێنرێت. بەڕێزان، من نام عەبدوڵام. لە مەڵقەیەدا پرۆژەی ئیتەرتان پێدەناسێنم. لێرە هەوڵی دروستکردنەوەی خۆرێکی بچووک لە نێو سندووقێکدا دەدەین. بەتان بەمە ئەو شوێنەی کە زانایانی سەراپای جیهان پێکەوە خەریکی دروستکردنی ئامێرێکی زەبەلاحن بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا و وزەی جیهان. ئەوەی لێرە دەیکەین لە ناردنی مرۆڤ بۆ سەرمان گرنگترە. کێ ئەم فکرەیە دۆزیەوە و تا ئێستا چی کراوە؟ پێشکەوتنی مەزنمان بەدەستێنەوە. ململانیە سیاسیە نێودەوڵەتەکان چ کاریگەریەکیان لەسەر پێشبەچوونی پرۆژەکە هەبووە؟ ئابلۆقەکان کاریگەریان لەسەر هەر شتێک دەبێت کە لەگەڵ رووسیا دەیکەین یاخود لە رووسیاوە دێت. لە باشووری دڵڕفێنی فەڕەنسا نزیک دەریای ناوەڕاست ناوچەیەکی 180 هێکتاری بۆ پرۆژەیەک تەرخان کراوە کە دەکرێت داهاتووی مرۆڤایەتی بگۆڕێت. ئەگەر دڵنیانیت 180 هێکتار چەندە، لە 400 یاریگای تۆپی پێ گەورەترە. ئەم پرۆژە زەبەلاحە 39 باڵەخانەی تێدایە و سەدان کەس کاری لەسەرەکەن. پرۆژەکە پێی دەڵێن ئیتەر کە کورتکراوەی ئەم ڕستە درێژە ئینگلیزیەیە، ڕیاکتۆری ئەزموونی ناوکی گەرمی نێودەوڵەتی. بەڵام هەمووان تەنیا پێی دەڵێن ئیتەر. هەلێکی دەگمەنمان بۆ ڕەخساوە تا سەردانی ئەم دامەزراوە گەورەیە لە کادەراچی فەڕەنسا بکەین و لە نزیکەوە ببینین چۆن ئەم ئامێرە مەزنە دروست دەکرێت. دەتوانیت پێمان بڵێیت ئێستا لەکوێین؟ ئەم شوێنە پێشتر چی بوو پێشەوەی ئیتەری لێ دروست بکرێت؟ بەڵێ، ئەم شوێنە پێشتر دارستانێک بوو. یەکێک لە بەشداریەکانی فەڕەنسا وەکو میوانداری پرۆژەی ئیتەر دابینکردنی خاک بوو بۆ ڕێکخراوی ئیتەر. ئەمە ساڵی 2007 تا 2009 ڕوویدا. ساڵی 2010 دەست کرا بە دروستکردنی پرۆژەکە و ئەو باڵەخانە گەورە و بەرزەی کە مەچینەکەی تێدا دادەندرێت. ڕۆبێرت زیاتر لە 15 ساڵە لێرە کار دەکات. پێشتر ڕۆژنامە نووس بووە و هاونووسەری پەرتوکێکە لەسەر ئیتەر. ئەمڕۆ دەبێتە ڕێبەری گەشتەکەمان و بەشە جیاوازەکانی ئیتەرمان پیشان دەدات. بەڵام سەرەتا بابزانین ئیتەر چییە و چۆن کار دەکات. ئەم کارە لە ڕێگەی پرۆسەیەکەوە دەکرێت کە پێی دەڵێن نیوکلیر فیوژن، واتە تێکەڵکردنی ناوکی. زانایان دۆزیویانەتەوە وزەی خۆر و ئەستێرەکانی دیکە لە ڕێگەی ئەم پرۆسەیەوە ڕوودەدات. لە ئیتەر کارلێکە کیمیایەکە بریتیە لە بەرزکردنەوەی پلەی گەرما بۆ 150 ملیۆن پلەی سەدی، واتە دەهێندە زیاتر لە پلەی گەرمی چەقی خۆر، تا 2 هایدرۆجین تێکەڵ بکرێت و هیلیۆم بەرهەم بێت. لێرە چی دەکەین؟ ئاشکرایە هەوڵی دروستکردنەوەی ئەو کارلێکە ناوکیانە دەدەین کە لە نێو خۆر و هەموو ئەستێرەکانی دیکەدا ڕوودەدەن. ئەمە هەرگیز لەسەر زەوی لانی کەم لە ئاستێکی باڵادا نەکراوە. هەوڵی دروستکردنەوەی خۆرێکی بچووک لە نێو سندووقێکدا دەدەین. ئەوە هێندە سادەیە یاخود هێندە ئاڵۆزە. دوو جۆرەکەی هایدرۆجین کە تێکەڵ دەکرێن بریتین لە دیتریۆم و تریتیەم. کاتێک ئەو دوو توخمە تێکەڵ دەکەیت، کارلێکێکی ناوکی دروست دەبێت. هلیۆم و نیۆترۆن بەرهەم دێن. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی وزەیەکی یەجگار زۆر. دەمانەوێت لە سندووقێکدا ئەو وزەیە کۆ بکەینەوە و پاشان بۆ هەر مەبەستێک ویسمان بەکاری بهێنین بۆ کارەبایان هەر شتێکی دیکە. کە ئەمەت کرد هەندێک کێش لە دەست دەدەیت، بۆیە ئەگەر بەرهەمەکان بچێشیت دەبینیت بە بەراورد بە سەرەتا سووکترن. لە ڕاستیدا ئەم کێشەون نەبووە، گۆڕاوە بۆ وزە. ئەمەشمانای ئەو هاوکێشە بە نێوبانگی ئەنشتاینە کە دەڵێت وزە یەکسانە بە کێش جارانی خێرایی ڕووناکی لە بۆشاییدا و هەمووان لانی کەم جارێک لە سەر تەختە ڕەش بینیومانە. ئیتەر جیاوازە لەگەڵ بەرهەمێنانی کارەبا لە ڕێگەی یۆرانیۆم. ئەو ڕێگە گرانبەهایی کە مەترسی زۆرە و پاشەڕۆی زیان بەخش بۆ ژینگە بەرهەم دەهێنێت.
ئەمە ڕێگەیەکی تەواو جیاوازە و دەکرێت کێشەی کارەبای تەواوی جیهان چارەسەر بکات. بەڵام بۆ ئەنجامدانی ئەم کارلێکە کیمیایی یا ئاڵۆزە دەبێت سنووقێک دروست بکرێت کە بتوانێت 150 ملیۆن پلەی سیلیزی گەرمی لە خۆی بگرێت. ئەو گەرمیە هێندە زۆرە کە هەر مادەیەکی سەرزەوی ئاسن پۆڵا و تەنانەت بەردیش دەکاتە خۆڵەمێش. هیچ مادەیەک بۆ دروستکردنی ئەو سندوقە نییە، بۆیە دەبێت سندوقێکی مەجازی دروست بکەین. سندوقێکی مەجازی واتە ڕاگررتنی ئەتۆمە گەرمەکان لە ناوچەیەکی دیاریکراو لە هەوادا بێ ئەوەی بەر هیچ مادەیەک بکەوێت. بۆ یەکەم جار دوو زانای ڕووسی بە ناوەکانی ئاندرێی ساخەرۆڤ و ئیگۆر تام لە ساڵانی 1950کان دۆزیانەوە کە لە ڕێگەی موگناتیزی بەهێزەوە دەکرێت ئەو کارە بکرێت و ناوی سندوقە مەجازیەکەیان نا تۆکاماک. هەمومان دەزانین موگناتیز دەتوانێت شت کێش بکات و دوور بخاتەوە. لەو پلە گەرمیە بەرزێدا ئەتۆمەکان دەچنە دۆخی چوارەمی مادەوە کە پێی دەڵێن پلازما و موگناتیز کاریان تێدەکات. موگناتیزەکان کە زۆر بەهێزن و پێیان دەگوترێت سوپەر کندەکتینگ لە تەنیشت یەک بە جۆرێک دادەنرێن کە سندوقێک لە شێوەی دۆنەت دروست ببێت. لە ئیتر خەریکی دروستکردنی گەورەترین تۆکاماک یاخود سندوقی مەجازین لە مێژووی مرۆڤایەتیدا. تیرەی تۆکاماکەکە 30 مەترە و کێشەکەی 23,000 تەنە. موگناتیسەکە لە نێو کرایۆستات یاخود ساردکەرەوەیەک دادەنرێت. ئەم کرایۆستاتە 30 مەتر بەرزە و 30 مەتر پانە. ئەوە قەبارەی مەکینەکەیە. دواتر لەم ڤیددیۆیەدا دەچینە سنتەری توێژینەوەی نیشتیمانی فەڕەنسا کە تێیدا تۆکەماکێکیان دروست کردووە کە کار دەکات. بەم دوایە پێشکەوتنێکی زانستی لە ئەمریکا ڕوویدا کە گەشتبینیەکانی بۆ تێکەڵکردنی ناوکی و وەبەرهێنانی وزەی بێسنوور لەسەر زەوی زیاتر کردووە. کارێکەکە لە تاقیگەیەکی زەبەلاحی ویلایەتی کالیفۆرنیا ئەنجامدرا کە خاوەنی 192 لەیزەری بەهێزە. زانکان ئەم لەیزەرانیان لەسەر کەپسولێکی بچووکی کانزایی چڕ کردەوە کە هایدرۆجینی تێدا بوو. لەیزەرەکان گەرمێکی هێندە زۆریان دابین کرد کە تێکەڵکردنی ناوەکی ڕوویدا. تەواوی پرۆسەکە 1 لەسەر ملیاری چرکەیەکی خایاند، بەڵام ئەنجامێکی دڵخۆشکەری لێکەوتەوە. بۆ یەکەم جار بەرهەمی وزەی کارلێکەکە زیاتر بوو لەو وزەیەی بۆ ئەنجامدانی کارلێکەکە بەکارهێنرا بوو، نزیکەی 150 زیاتر بوو. ئەمە وەکەوە وایە پاتریەکت هەبێت کە پانکەیەکی پێ بخەیتە ئیش، بەڵام ئەو پانکەیە ببێتە هۆی سوڕانی دینەمۆیەکی بەرهەمێنانی کارەبا و بتوانێت هێندە کارەباوە بەربهێنێت پاتریەکە شەحن بکاتەوە. ئەمەش سوڕێکی بێکۆتایی بەرهەمێنانی کارەبا دروست دەکات. بێگومان شتی لەم جۆرە لە ڕووی فیزیاییەوە مەحاڵە مەگەر بە تێکەڵکردنی ناوکی. تاقیکردنەوەکەی کالیفۆرنیا بۆ یەکەم جار لە مانگی کانونی دووەمی 2022 ئەنجامدرا. دواتر لە مانگی ئابی 2023 دووبارە کرایەوە. پێشکەوتنەکەی ئەم دواییەی ئەمریکا بریتی بوو لە تێپەڕاندنی فاکتەری 1 واتە زیاتر لە 1 یاخود 1.5 هێندە وزە بەرهەم هات لەوەی بەکارهێنرا بوو. لەم ڕێگەیەوە کە یەکەم جار بوو نیشاندانێکی زانستی زۆر گرنگ بوو کە بەڵێ بەم شێوەیەش دەکرێت بکرێت. بەڵام ڕێگەی تێکەڵکردنی موگناتیسی زۆر لەسەر و ئەمەوەیە. دەمانەوێت 10 هێندە زیاتر وزە بۆ سەدان چرکە یاخود کاژێر بەرهەم بهێنین. پێشکەوتنی گەورەمان لە تێکەڵکردنی ناوەکی بەدەستهێناوە. یەکێک لە ڕێگاکانی پێوانی شتەکان بریتە لەوەی چەند وزە بەدەست دەهێنی لە تێکەڵکردنەکە بەراورد بە وزەی بۆ ئەنجامدانی کارلێکەکە بەکاری دێنی. ئامانجی ئیتەرە کە 10 هێندەی وزەی تێچوو بەرهەم بهێنێتەوە. دەمانەوێت دوای بەکارهێنانی 50 مگاوات وزە بۆ گەرمکردنی تۆخمەکان 500 مگاوات وزە بەرهەم بهێنین. ئایا تۆکاماک تەنیا بیردۆزێکە مەسەلەیەکی تیۆریە یاخود سەرکەوتوانە لە پراکتیسدا نمونە دروست کراوە؟ یەکەم تۆکەماک بە ناوی T1 لە ساڵی 1950 دروست کرا. لەو دەستکەوتە مەزنەوە لێکۆڵەرانی جیهان توانیوانە زیاتر لە 100 تۆکەماکی قەبارە و شێوە جیاواز دروست بکەن. یەکێک لە دیارترین ئەو تۆکەماکانە لە فەڕەنسایە. لێرەم لە CEA پەیمانگای ناوداری فەڕەنسی کە تایبەتە بە توێژینەوە لە بواری وزەی ئەتۆم و وزەی بەدیل لێرە پێشکەوتنی گەورە بەدەست هاتووە لە بواری فیوژن.
توانیویانە تۆکەماکێک دروست بکەن کە کار دەکات. لە پشتی منەوە تۆکەماکی ڕۆژاوا هەیە. تۆکەماکێکە کە پێشتر ناوی دۆر سیوپا بووە و لە ساڵی 1970 دروستکرا، زیاتر لە 30 ساڵ پێش ئێستا. بەم دواییە ئاستی تۆکەماکەکەمان بەرز کردەوە و ئێستا خەریکی گۆڕینی بەشەکانی تا زیاتر لەوە بچێت کە لە ئیتەردا بەکاردێت. بۆیە ئەو ئەزمونەی ئێمە لێرە دەیکەین زۆر پەیوەست دەبێت لەگەڵ ئەوەی لە مەکینەی ئیتەر دەکرێت. بارودۆخێکی هاوشێوەی هەیە، مادەی هاوشێوەی بەرامبەر پلازماکە بەکاردێت. لێرە ئێمە تاقیکردنەوە ئەنجام دەدەین تا متمانەی زیاترمان لەبارەی توێژینەوەی ئیتەر بۆ دروست ببێت. ئەم تۆکەماکەت بەکارهێناوە ئیش دەکات، وایە دەتوانی پلازماکەی تێدا ڕابکریت. دەتوانی باسی ئەومان بۆ بکەیت؟ بەڵێ، ئەم تۆکەماکە لە سەرەتاوە دروست کراوە بۆ ئەوەی پلازما بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت. درێژترین ماوە پلازماکە مابێتەوە لە ڤێرژنی پێشوێ مەکینەیەدا بوو کە 6 خولەک و 30 چرکە بوو. گرفتەکە چییە؟ بۆچی وزەی زیاتر لە وزەی بەکارهاتوو بەرهەم ناهێنن؟ کە دێتە سەر تۆکەماک بۆ بەرهەمهێنانی وزەی زیاتر لە ڕێگەی تێکەڵاوی ناوەکیەوە لەو وزەیە بۆ گەرمکردنی پلازماکە بەکاردێت. پێویستت بە پلازمایەکی گەورە هەیە، ئەمە هۆکارەکەیە. ئەگەر ئەم مەکینەیە گەورەش دیار بێت، هێندە گەورە نییە بتوانیت وزەی زیاتر لە وزەی تێچوو بەرهەم بهێنیت. ئایا پلازماکەی ئێرە هێندەی پلازماکەی ئیتەر گەرم دەبێت؟ 150 ملیۆن پلەی سیلیزی. لەم پلازمایەدا پلەی گەرما هەندێک کەمترە، 10 بۆ 50 ملیۆن پلەی سیلیزی گەرم دەبێت، نەک 150. دووبارە هۆکارەکەی قەبارەی مەکینەکەیە. ئیتەر ڕاستەوخۆ کارەبا دروست ناکات، بەڵکو گەرمی بەرهەم دەهێنێت. ئەو گەرمیە دواتر بەکار دەهێنرێت بۆ کوڵاندنی ئاو و دروستکردنی هەڵم. هەڵمەکە پەروانەی تۆرباینێک دەسوڕێنێت و کارەبا بەرهەم دەهێنێت. خەڵوز و نەوت و گاز و یۆرانیۆم بە هەمان شێوە کارەبا بەرهەم دەهێنن. باشە بەربەستەکانی پێش ئیتەر چین و کەی دەتوانێت بکەوێتە کار؟ ئیتەر ئێستا لە قۆناغی بەستنی پارچەکاندایە. ئەمە بۆ مانایە دێت هەموو پارچەکان لەلایەن وڵاتانی ئەندامەوە دروست کراون و دەبەسرێن بۆ دروستکردنی مەکینەکە. لە ڕاستیدا دوو لە پارچەکان کێشەیان هەیە، خراپ دروست کراون. ئەوە یەکێکە لە گەورەترین بربەستەکانی بەردەم ئیتەر. باکورتی لولەیەکی گەورەی بۆشایی هەیە، ئەو سندوقەیە کە دروستی دەکەیت 11 مەتر بەرزە و 20 مەتر تیرەکەیەتی، شتێکی زۆر گەورەیە. ئەوە یەکێکە لە بابەتەکان. بابەتێکی دیکە هەیە پەیوەستە بە پارچەیەکی دیکەوە کە پێی دەڵێن قەڵغانی گەرمی. ئەوە شتێکە موگناتیسەکانی ناومەچینەکە لە گەرمی دەپارێزێت. ئەم پارچانە بۆریان هەیە کە هیلیۆمیان پێدا دەڕوە. بە هۆی گرفتی دیزاینەوە ناو هەندێک لە بۆریەکان ژەنگ لێداون. ئەمەش کاتی پێویست بوو تاوەکو دەربکەوێ. ئەو کاتە ئاشکرا بوو کە پارچەکە لە مەچینەکە بەسرا بوو. ئێستا دەبێت چاچی بکەینەوە. بۆ کردنی ئەو کارەش دەبێت پارچەکانی لێ بکەینەوە. کەی بیرۆکەی تێکەڵکردنی ناوکی دۆزرایەوە و بۆ تا ئێستا نەمانتوانیوە جێبەجێ بکەین. ساڵی 1920 فیزیاناس و ئەستێرەناسی بەریتانی ئارتەر ئیدینگتن یەکەم کەس بوو کە دۆزیەوە خۆر و ئەستێرەکان سەرچاوی بێکۆتای وزەیان لە پرۆسەی تێکەڵکردنی ناوکی نیوکلیر فیوژن دوو هایدرۆجین بۆ دروستکردنی هیلیۆم وەردەگرن. پێشەوە کەس نەیدەزانی خۆر و ئەستێرەکان چۆن بەردەوام ئیش دەکەن و ناکوژێنەوە. ساڵی 1938 فیزیاناسی ئەمریکی هانس بەیڤە بۆ یەکەم جار سەلماندی کە تێکەڵکردنی ناوکی دەبێتە هۆی ئەو وزە زۆرەی کە لە خۆرەوە پێمان دەگات. ئەمەش هۆکار بوو تا ساڵی 1967 خەڵاتی نۆبڵ بۆ فیزیا بباتەوە. بەڵام بیرۆکەی دروستکردنی ئیتەر بۆ کۆبوونەوەیەکی نێوان ڕۆناڵد ڕێیگنی سەرۆکی ئەمریکا و میخایل گۆرباچۆڤی سەرۆکی یەکێتی سۆڤیەت
لە ساڵانی کۆتایی شەڕی سارد دەگەڕێتەوە. ساڵی 1985 کاتێک یەکدیان بینی دایانویست ببنە بەشێک لە سەردەمێکی نوێ و بە دوای سیمبۆلدا دەگەڕان بۆ ئەم سەردەمە نوێیە. ئایا شەڕی ئۆکرانیا کاری کردو لەسەر کارەکاندان لە ئیتر؟ بەڵێ بەدڵنیاییەوە. لە چ ڕوویەکەوە توانی ڕوونی بکەیتەوە؟ بەهۆی ئەو هۆکارەوە کە رووسیا یەکێکە لە هاوبەشەکان. رووسیا هەندێک لە پارچەکان دروست دەکات. رووسیا لەگەڵ وڵاتانی دیکەی وەکو ژاپۆن و وڵاتانی ئەوروپیدا کار دەکات بۆ دروستکردن و کۆکردنەوەی پارچەکان لێرە و لەوێ. ئەمڕۆ ئابلۆخەکان کاریگەریان لەسەر هەموو شتێک هەیە کە لەگەڵ رووسیا دەکرێت یاخود لە رووسیاوە دێت. بۆیە زۆر قورسە بۆ ئەوان و بۆ ئێمە پێکەوە کار بکەین. هەندێک ڕەخنە لە پرۆژەی ئیتر دەگرن و دەڵێن نابێت ئەم پرۆژەیە جەخت لەسەر بوارەکانی دیکەی توێژینەوە لا بدات. تێکەڵکردنی ناوەکی بەشێک نییە لە چارەسەر بۆ ئەم سەدەیە. ڕەنگە بەشێک بێت لە چارەسەری سەدەی داهاتوو. ئەگەر بێت و پارە لە لێکۆڵینەوەی سەرەتایی بۆ ئەوە بڕوات زۆر خراپ دەبێت. هەمووی دەبات. پارەکە دەبێت لە شوێنی دیکەوە بێت کە ئەو داهاتەی بۆ لێکۆڵینەوەی سەرەتایی دانراوە. ئەوانەی لە ئیتر کار دەکەن دەڵێن کە پرۆژەکە درێژخایەنە و ئامانجێتی لە نیوەی دووەمی ئەم سەدەیەدا بە سەرکەوتووی تەواو بکرێت. بڕوایان وایە کە ئیتر شایانی و بەرهێنانە چونکە توانای دابیکردنی وزەیەکی زۆری پاک و سەلامەت و ژینگە دۆستی بۆ مرۆڤایەتی هەیە. پێم وایە سەرتا دەبوو 4 ملیار یۆرۆی تێبچێت، ئێستا باس لە 18 تا 20 ملیار یۆرۆ دەکرێت. تێچووی ئەم پرۆژەیە پێم وایە پەیوەندی بەوە هەیە شتێکی نوێیە کە یەکەم جارە دەکرێت. پەیوەندی بۆ ڕاستیەوە هەیە کە داوا لە خەڵک دەکەیت شتگەلێکت لە ئاستێکی زۆر گەورەدا بۆ دروست بکەن کە هەرگیز نەیان کردووە. ئەگەر داوا لە کەسێک بکەیت کە خانووەکەت بۆ چاک دەکات تا شتێکی زۆر جوانت بۆ بکە، ئەگەر دڵنیا نەبێت بە ئاسانی پێی دەکرێت ئەوە داوای پارەیەکی زۆرت لێ دەکات. زۆر گرنگە بۆ داهاتووی مرۆڤایەتی. ئەمە لە قسەی زل دەچێت، بەڵام بەڕاستی ڕۆژانە هانم دەدات. دەبێت بڵێم زۆرم پێخۆشە بەشێکم لە پرۆژەیەکی لەم شێوەیە. پرۆژەیەکی نێودوڵەتی کە لە داهاتوودا یارمەتیمان دەدات. وەکو زانای سەرەکی لێرە چ هەستێکت هەیە کە کار لەسەر پرۆژەیەکی هێندە بەتەمۆ حەکەیت تێکەڵکردنی ناوکی کە دەکرێت گرفتی وزە بە یەکجاری چارەسەر بکات. سەرەتا دەبێت تێبگەیت کە ئەمە زیاترە لە کاری تەواوی ژیانی کەسێک و زیاترە لە کاری تاکە کەسێک. ئەمە بۆ من هەندانی سەرەکیمە. لە تێزی دۆکتۆراکەمەوە لە بواری تێکەڵکردنی ناوەکیدا کار دەکەم. 35 ساڵ دەبێت ببورن بۆ ئەوە مامەڵەکردن لەگەڵ تەحەدیەکی زۆر گەورەی مرۆڤایەتی و هەبوونی ئامانجێکی دیاریکراو کە دۆزینەوەی سەرچاوەیەکی نوێی وزەیە. ئەمە بۆ خۆی لە ڕووی معریفیەوە کارکردن لەسەری سەرنجڕاکێشە. کەوایە دەبێت هیوامان هەبێت کە ئەو ڕاستیەی چەندین وڵات پێکەوە کار دەکەن و ملیارها دۆلاریان خسۆتان پرۆژەیەوە لەم سەدەیەدا وزە لە ڕێگەی تێکەڵکردنی ناوەکی وەدەست دەهێنین. بۆ من بەڵێ ئەگەر نادەچم شتێکی دیکە دەکەم بەڵێ هیچ گومانی تێدا نییە. ئیتر هەڵگری ئومێدێکی زۆرە بۆ داهاتووی مرۆڤایەتی. ئەگەر یاخود کاتێک سەرکەوتوو بوو ئیدی وزە هێندە زۆر و هەرزان دەبێت قورسە خەیاڵ بکەیت کەس بیەوێت شەڕی لەسەر بکات. بەڵام زانایان دەڵێن ئیتر کە بە فەرمی 2007 دروستکرا 50 ساڵێکی دیکەی دەوێت تا بەرهەمەکەی ببینین. ئەمەش بەو واتایە دێت لە کاتێکدا چاوەڕێی ئیتر دەکەین دەبێت بەردەوام بین لە بەکارهێنانی سەرچاوە نوێبووەکانی دیکەی وزە وەکو خۆر و با تا گەرمبوونی زەوی و گۆڕانی کەشوهەوا کەم بکەینەوە. تا جارێکی دیکە هەر شاد بن.